چی بوو چی بوو بزمار چوو بەقاشەوە سایجان دووداری پاکێشێ سا چاکە بێت کورە دووداری چی بابە بە قسەی کێ چاکە بۆ فشێوە سایجان پێشی شەرمان کردووە تۆرە برا ئەگەر تووشی مووقفێکی وا بووی لەسەر ئیشەکەت بینەری ڤیدیۆکەوە بۆی بزانی بە شێوازی دانیستی چی بۆکەی چی بوو برا چی بوو بزمار چوو بەقاشەوە سایجان سوود بۆ تۆ شوێنەکەی ئەنێ بۆ بکوتمەوە ئێستا باشە بی باشە بەشکم خوێنی لێ بێ ئێستا بە نامێنێ ئازاریە داخیلگرانم بۆ یەک تۆز نەوت بۆ ئاگرکردنەوەم نییە بۆ ژێر قاسمم لێمانەیە ئایبی نەبوو یەکاویەک بوو سا باشە باشترە یەک تۆز باشتر کوڕێک نییە تاڵ ئەوە حەمەگانیش نییە ئەو تاڵ باش کوشتیمانێتەوە هەڵسە بە ساحەتێ بکەی ئەگەداری خۆ بە ئەلێرە دانیشە لەو بەرسێبەرە سایەمەوە بۆ لەو دانیش ساحەتێ بکە 15 دقەیەک و ئێستا ئایب نامێنێ باشە تاڵ ئەم حاڵەتەی کە بینیتان زۆربەی جارەکان کاتێک کرێکارێک یاخود وەسایەک تووشی بزمار بە پێچوو نەبێت لەسەر پرۆژەکان یاخود لەسەر شوێنی کار و ئیشەکان تەنها کردەیە کە بۆیە کرێ کوتانەوەی شوێنی بزمارەکە و هەوڵدانە بۆ خوێن لێهێنانی شوێنەکە ئایا بە بڕای تۆمە هیچ سوودێکی هەیە یاخود لە ڕووی زانستیەوە چی بکەین بۆ کەسێک کە تووشی حاڵەتێکی یاوشێوا بێت خاڵ یەکەم گرنگە کەسەکە لە شوێنە مەترسیەکە دوورخەینەوە ئەگە بزمار لە چواردەوری هەبوو بزمارەکانی تری لێ دوورخەینەوە بۆی لە کاتی جوڵەیە بزمار و چەکشوشتەکان نەچێ بەلەشە کە ئەمە دووبارە کەسەکە بریندارەکاتەوە پاشان شوێنی بزمارەکە بەی شێوازە پێویست بە کوتانەوە ناکە یاخود نەوتی لێبین کە ئەمە ڕێگە تەقلیدەکەی و هیچ بنەمایەکی زانستی نییە بەڵکو شوێنی بزمار پیاچوونەکە ماوەی 5 دقە بۆ 10 دقە بە ئاوێکی نیمچە سارد لەگەڵ سابوونە پاک بشۆرێت تاوەکو ئەو میکرۆبانی کە ئەگەری لەسەر ڕووکاری پێستەکە ما بێت لێ بێتەوە پاشان ئەگەر هاتوو تەڵیزم و تەلاش و شت لە ڕووکەشی پێستەکەیە بوو ئەگە توانرا دەربهێنرێت بە پارچە قوماشێکی جوان پاک بکرێتەوە و بشۆرێت و پاشان بیپێچرێت ئەگەر هەستان کرد ئاوساوی لە شوێنی بزمارەکەیە دروست بووە باش وایە ئەو شوێنە بەرزەوەکەین تاوەکو ئاوساوی زۆر نەبێ و ئەگەر هاتوو شەواڵەکەی تون بوو لە قاچی هەوڵدرێ لا ببرێت چکە ئەگەر بێ بە تۆڕنیکا ئەگەر شوێنەکە باوسێت واتە خوێن نەچێ بۆ بەشی خوارەوەی پیاچوونی بزمارەکە یاخود هەر شیشێک بێت یاخود هەرچێ بێت پاشان گرنگە ئەم کەسە لە نزیکترین کاتا بگەێنرێتە نەخۆشخانە چکە زۆر جار ئەم بزمارە ژەنگاوانە هەڵگری کۆمەڵی ڤایرۆس و بەکتریان کە لای خۆمان کاتێ نەخۆشەکە بینە نەخۆشخانە دەرزیەکەی پێوترێت دەرزی گەزاز کە ئەنتی تیتانیەسی پێوترێ لە نەخۆشخانەکانە بۆیانەکەن و پاشان لە نەخۆشخانەکان زۆر جار پێویستەکە دەرمانی هەوکردن و ئازار بەکاربێنن چکە پاش ماوەیەک ئازار و خوران و ئاڵئاوسان لە شوێنی بزمارەکە ڕۆدا کە گرنگە نەخۆشەکە بگەێنرێتە نەخۆشخانە و حاڵەت هەبووە کە نەخۆشەکە لە ماڵەوە چارەسەر کراوە یاخود لەسەر شوێنی کارەکەی چارەسەر کراوە بەهۆی ئیلتیابات و هەبوونی تیتانیەس لەو شوێنەیە ئاوساوی و ناڕەحەتی زۆری بۆ قاچی کەسەکە دروست کردو و نزیک بۆتەوە لە بڕانەوە بەو هیوایم کەوا سەلامەت بن و لە کاتی ئیش و کارەکانە گرنگی بە لانی سەلامەتی بدەن و بۆی دوور بن لە حاڵەتی هاوشێوە هەمیشە ساغ و سەلامەت بن. سمارت وەرچەرخانە